ناوم چاوان کەمالە 25 ساڵم یاریزانی ئاستی پێشکەوتوانم و یاریدەری ڕاهێنەری لاوان و تازە پێگەشتوان ماوەی 15 ساڵە یاری یەکەم و 3 ساڵیشە بەردەوام لەمیانێ من زانکۆی وەرزشم تەواو کردو ئێستا تەنها یاریەکەم و یاریدەری ڕاهێنەریشم هەر یەک لە یاریزانەکانی ئەمیانەیە ئاستێکیان هەیە منیش وەکو ڕافع کارەکان مەکە ئەمیانەیە بۆ ئێمە زۆر شت ئەگەێنێ و هەرچەنە لایەنی مادی هیچ هاوکاریەک نەکراوین نە لەلایەن یانەکەمان و نە لەلایەن حکوومەتەوە بەڵام ئێمە خۆبەخشانە و حەزی خۆمانە بۆ یاریەکە کە بەردەوامی لێر ئەم یانەیە سیویەکی 5 2015 ئەکادیمیای بالی سلێمانی دامەزراوە بە بەردەوامی ئێمە 100 یاریزانمان هەیە و ئاستەکانیشمان هەیە لاوان تازە پێگەشتوان پێشکەوتوانیشمان هەیە و فێرگەشمان هەیە کە سەرەکەون بووین ئەزمموی یاریکردمان لێرە ئێمە یاریزانەکانمان زۆر باشن وای تایە لە تازە پێئگات لە یاریەکە بەڵام لە ئاستی پێشکەوتوان یاریەکات و باشن هەر کەسێک بێ لە یانەکەمان بێت بە یاریزان و بەشداری بکات هیچ مەرجێکمان نییە نەتەمەن نە هیچ بەڵێ منوک و خانمێک کە چەند ساڵە ئەم یاری ئەەکەم و بەبێ هیچ پشتگیریەک تەنها پشتگیری خێزانەکەم نەبێت توانیومە بگەم بەم ئاستی ئێستم و هیوادارم هەموو ئافرەتێک کە بتوانێت توانای خۆی بەدەربخەو نەیشارێتەوە لە کۆمەڵگەی ئێمە ئەستەنگەکان زۆر بۆ ئافرەت بە تایبەت هەنێک یاری هەیە جیاکراوە تۆڵێ ئێمە یاریە بۆ پیاو ئەمە یاریە بۆ ئافرەت نابێ بەڵام ئێمە هەوڵماندا و جیاوازیە نەیەڵین زۆر گرنگە کە خانمان و ئافرەتان پشت بە خۆیان ببەستن و هەروەها پشتگیری خێزانەکانیشیان لەلایەکی ترەوە هۆکاری سەرکەوتنیانە من ناوم سابیا پشتیوانە و 17 ساڵیشم و بە شێوەی ڕافع و بە شێوەی لیبرۆژ یاریەکەم لەناو یاری بادا ئەتوانین بڵێن ماوەی 8 ساڵە یاریزانی مامۆستاالانم هەر لەگەڵەویشە دەستم پێکرۆ لە سیوەیەکی 5 2015 و تاوەکو ئێستاش سپاس بخوا بەردەوامن بڕیارمیە ببن بە یاریزان کاتێک مامۆستاالان ئەهات لە مەکتەبەکانە ئەگەڕا فۆرمی دابەشە کرد منیش یەکێک لەوانەیە کە فۆرم وەرگرت بوو هەنێکی کەشمان بە هەمان شێوە کاتێویستم دەستکەم بە یاری بالا سپاس بخوا ماڵەوە هێشتیان و ئەتوانین بڵێن پشتگیریشان کردوون بە زۆر شێوە هاتوچیان پێکردوون لە سەرانێ هاتون بۆ سەرکردنی یاریەکان سپاس بخوا ئەستەنگی زۆرمان هاتوۆتە بەردەم بەپێی ئەوەی کە ئیتیحاد بتوڵەکانیان کاتەکانیان نازانین تاوەکو ئێستا هەنێجار بتوڵە پێش ئەخرێت و ئەخرێ ئیتر هەنێجار بە مانگ هەنێجار بە ڕۆژ ئاگامان زۆر لەوە نییە بۆیە توانین بڵێن بۆ ئامادەکاری بۆ کاتی بتوڵەکان ئەوە کێشەمان هەیە جگە لەوەش ئێمە لە ڕووی مادیەوانە هیچ نیمانە ئەتوانین بڵێن بە سپاس بخوا نادی بە فەرمانبەرەکانیانەوانەیەنە ئێرۆی سیر یاریەکانەکان و هەروەها پشتگیریمانەکەن لە کاتی یاریکردنەکانە هەان دەرکێت بۆ سێرکردنی یاریەکانمان ئەوانە زۆر گروتینێکی باشمان ئااتێ یاریەکە بەڕاستی چێژیە بێت بۆ ئەوانیش کاتێکی خۆش بەسەرە بن لێرە بە هەمان شێوە. من سۆزیار جەلالم تەمەنم 14 ساڵە و ماوەی 5 ساڵە من یاریزانم لە یانەی سلێمانی لەگەڵ مامۆستاالانە و لەم یاریە ئەسەکان جیاکراونەتەوە و من لە تازە پێگەیشتوان و لاوانە یاریم کردو سەرەتا ئەو بووکە مامۆستاالان فۆرمی دابەشە کرد بەسەر خوێندکارەکانە و منیش یەکێک بووم لەوانەی کە فۆرمەکەم پڕ کردەوە و پاشان پەیوەندیم بەم یانەیەوە کرد ژیانی وەرزشی جیاوازە لە هەموو ژیان بەگشتی و هەروەها چێژێکی تایبەتی هەیە و هەستێکی تایبەتە بە تایبەت بۆ خانمان کە لە کوردستانە لەم کۆمەلگای ئەمەکە هەنێجار سەختە بۆ ئافرەتان کە بتوانن لە بوارێکە کە خۆیان ئارەزوی پێیەکەن بتوانن کاریتیان بکەن ورزش سوودێکی زۆری هەیە بۆ خانمان و بۆ ئافرەتان هەم لە ڕووی دەرونیەوە بێت هەم لە ڕووی تەندروستیەوە ئەمیانەیە بۆ من بەشێکە لە ژیانم سەرڕای ئەوەی کە حکوومەت بەپێی پێویست یاخود با بڵێن بە هیچ جۆرێک پشتگیریمان ناکا بەڵام ئەمە وای نەکردو کە ئێمە سارد بینەوە بەڵکو بەردەوام زیاتر و زیاتر بەردەوام لە سەرکەوتنەکانمان زۆر جار هەبووە کە هاندەران کە لە شوێنی تر یاریمان کردبێ جاری وە هەبووە بە شێوەیەکی ناشرین با بڵین کە با بڵین بەرپەرچی ئێمەیان کردێتەوە بەڵام ئێمە هەر بەردەوام بین بەڵکو وای لێ کردوین کە گروتینمان زیاتر بێت و زیاتر بەردەوام بین هەرچەندە کە تەمەنێکی وەرزشی کەمم هەیە بەڵام لەگەڵ ئەوەیە دوو پاڵەوانێتیم لەسەر ئاستی عێراق بەدەستهێناوە یەکێکیان تازە پێگەیشتوان بۆ یەکێکیان لاوە زۆربەی یاریزانەکان کە سەرەتا دەست پێ ئەەکەن لە تەمەنێکی بچووکەوەیان و ڕاهێنەرەکە کە دکتۆر ئالانە وایان لێ ئەکات کە بەرە پێش بکەون هەتاوەکو ئەزمونێک پێ ئەەکەن پاشان بەشداری لە پاڵەوانێتەکانە ناوەڕاست چەپ پێشەوە ناوەڕاست ڕاست دووەوە ناوەڕاست چەپ دووەوە ناوەڕاست دەست پێ
ناوم پروشە ئاواتە 18 ساڵم و ماوەی 8 ساڵە بەردەوامم لە یاری بالا هەر سەرەتای دەستپێکردنم لەگەڵ مامۆستاالانەوە بووە هەتا ئێستا هەر کەسێک کە تازەیەتە ئێرە پێویستە لەلایەن دکتۆر ئالانەوە بۆ ماوەیەک ڕاهێنانەکان وەربگرێت و تەمرین بکات و هەر کاتێک ئاسی بەرز بۆ ئەو کاتی ئینشاءڵڵا بەشداری یاریەکانەکات ئەگەر لە بتوڵە زۆر نزیک ببینەوە ئەوە هەفتەیەک دوو هەفتەی مابێت هەموو ڕۆژێک یاری ئەکەین هەموو ڕۆژێکین بۆ تەمرین و تەمرینی خۆمانەکەین بەڵام ئەگەر زیاتری مابێت هەر ئاسایی لە هەفتەیەکا 3 ڕۆژ یانی سلێمانی یەکەم بەشداربوونی ساڵی 2010 بوو کە بەشداریمان کرد بۆ یەکەم جار و کۆتا یاریمان ئەم ماوەی پێشوو بوو کە کرا بتوڵەی لاوان بوو و توانیمان ئاستی یەکەم بەدەست بێنین لەسەر عێراق لەسەر ئاستی عێراق کە کۆتا یاریمان بەریانی دەرمەندی خان کەوتین و بە 3 سێت بەرامبەر یەک سێت توانیمان بیبینەوە یانی سلێمانی خاوەنی 8 خەڵاتە من خۆم وەکو کچێک کە لێرە هەموو هاوڕێکانم کچن مای دڵخۆشیە کە لە سلێمانیا یاخود لە کوردستانە شتێکی وا هەبێت بۆ ئافرەتان کە بتوانن بەشدار بن و ئەوانیش توانای خۆیان دەرخەن و جێی خۆیان بکەنە لە کۆمەڵگایە.